ئێمە لە 2014وانە ئەم بیرۆکەیمان دەستی پێکرد من و کاک سەفین ئەنوەر شوکر ئەو کات بەڕێوەبەری بەشی شانۆ بوو. هەستم کرد پێویستە کات ئەو کەلوپەلانەی هونەرمەندە کۆچ کردوەکان بڵێن کۆبکەینەوە لە شوێنەکە دای بنێن. ئیتر ئەو شوێنێک کە دۆزیمانەوە ئێرە بوو، هەرچەند ئێرە زۆر مولائم نییە بۆ ئەوە، بەڵام شوێنێکی شیاو نەبوو کە نزیک بێ لە هۆڵەکەوە، هۆڵی ڕۆشنبیری. بۆ کۆکردنەوەی ئەمانەش هەروە ئاسان نییە، هەرچەند زەحمەتێکە ئێمە بچینە ماڵی ئەو هونەرمەندە داواکاری ئەوەیان لێ بکەین، بەڵام ئەوانی زۆر بەڕێزەوە داواکارێکی ئێمە جێبەجێەکەن. هەرچێک خۆیان حەزیان لێ کرد بێ خودت ئەو کەسایەتیە بە شتێک بەناوبانگ بوو بێت یەکسەر ئەوەیان ناوێنێتە، یان دەستیان نەیاوە بە ڕۆمانە و خۆشیان بینیویانە کە مەتحەفەکە حەزەکەم زیاتریش بیبینن کە ئێمە هەوڵی فراوانتری بکەین، یعنی بەداخەوەی شەڵا قەت ئەوە نابێت، یعنی هونەرمەندە کۆچ کردوەکان کە ڕۆژ بە ڕۆژ یعنی بەجێمان ئێڵن ئەو هونەرمەندە بەڕێزانە، هەرچەند شوێنەکە زۆر باش نییە، زۆر خۆڵاویە، بە زستان بارانێتە ژوورەوە، زۆر لە کەلوپەلەکان ئەشێوەیە، یعنی شوێنەکە هی ئەوەن نییە، خۆی بۆ مەتحەفە بێ، بۆ مۆزەخانە بێ، شوێنێکی تایبەتی خۆی هەبێ، یعنی ئەو ژوورە ئەمەنە سارد نەبێتەوە، نە گەرم نەبێ بۆی جلەکان و ڕسمەکان نەشێوێت. پەیام و ئامانجی ئێمە ئەوەیە کە ئەو هونەرمەندانە بناسێنین بە جیلانە، بە جیلی تازە پێیان بناسێنین، هەرچەند شتێکی زۆر کەمیشە، بەڵام ژیان نامەکە دەلیلە بۆەوەی کە ئێمە پەیامی ئەوەمان هەیە کە ژیان نامی ئەم هونەرمەندە بیناسێ. ئەم جیلەی ئێمە لەوانەیە زۆرێک لە هونەرمەندەکان نەناسێت کە وەختی خۆی جێدەستی دیار بووە، کە لەوانە کاک ماجیدە کە لە تەمەنێکی زۆر کەما بەجێی هێشتین. دوو هۆکار هەیە، یەکەمیان خۆمانین کە زۆر جەریئنین بۆی کە خۆمان بناسێنین بۆ لەبەر عادات و تەقالیدی مجتەمەعەکەی خۆمان. دووش گەنجەکانمان هۆکارن بۆ ئەوە، لەبەرەوەی کە زیاتر ئەگەڕێن بە دوای هونەرمەندە بیانەکان و گۆرانی بێژە بیانەکانە. خۆ من ناڵێم، یعنی تۆ بیناسم، من لە سەردەمانی من فرقی ئابام ناسیوە کە ئەجنەبی بووە، جۆن تراڤۆڵتام ناسیوە، یعنی حەزم لە گۆرانەکانی کردووە، بەس لەگەڵ ئەوە شاقیچەکە هەرێکە و ئازادە، بەڵام نەبووە ئەوەی کە من هونەرمەندەکانی خۆم لەبیر بکەم، نەبووە ئەوەی کە من ئیتر گوێ لە گۆرانی کوردی نەگرم، هەری گوێ لە گۆرانی بیانی بگرم. بەڵام وەکو ئێستا تەکنەلۆژیا زۆر زاڵترێکە بەسەر ئەوەیە، لەبەرەوە بیر و هۆشی و گەنجەکانی ئێمەیان هەمووی شۆردۆتەوە، قەی ناکە یان نووسراوەتەوە هەمووی نووسراوەتەوە، بەڵام ئەمەش گرنگە بۆ لەبەرەوەی میوانێک یەکێک یاخود قوتابێک یەت پێویستی بە زانیاریە، ئەمە زۆر باشە، یعنی مۆزەخانە لە هیچ وڵاتیەکان نەبووی کە سوودی نەبێ، سوودی خۆی هەر هەیە. جا لەبەرە داواکارم کە هین هەموو بەشە هونەرەکانی تریش هەوڵێکی بچکۆلە بن کە بتوانێت ئەوانش مۆزەخانی تایبەت بە خۆیان هەبێت.